بەناوی خوای گەورە و باڵادە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی کوێنەدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتەوەی و عزیزی واخوازین ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەکەن بە هیوای لەش ساخی و تەندروستی بۆ هەموو لایەک. دیارە ئەو بڕگە بابەتانی کەم ڕۆبۆمان ئامادە کردوون تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن بە گەشتبینیەوە سەیری ژیان بکەین لەم ڕۆدا کە بە تایبەتی بەڵای کۆرۆنا لە ئارادا هەیەوە زۆر جار قەیرانەکان کە بەرۆکمان دەگرن زۆری نەمان بێ هیوا دەبین لە ژیان وا دەزانینی دی دنیا بەسەرمانە دەڕوخێ و ژیان کۆتایی پێدێت بەڵام پێویستە مرۆڤی ساخ و تەندروست و بە تایبەتی مرۆڤی مسلمان دەبێت بە گەشتبینیەوە سەیری ژیان بکات و بۆ داهاتوویەکی باشتر بۆ خۆی بڕوانێت کە تەوەری یەکەممان قسەکردنە لەسەر ئەم بابەتە. تەوەری دووەمان ئەمڕۆ 122مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە لە هەرێمی کوردستان بۆیە تەوەرێکمان تایبەت کردووە بۆ بزانین میدیای کوردی و ئامانجەکانی لە ئێستادا چین و ئایا 122 ساڵ لەمە و پێش کە یەکەم ڕۆژنامەی کوردی چاپکرا ئامانجەکانی چی بوون. تەوەری دومی بەرنامەکەمان ئەمڕۆ بڕیار وایە هەندێک ناڕزایی و گردبوونەوە خۆپشاندان ساز بکرێت لەسەر دواکەوتنی موچەی فەرمانبەران کە دیارە بڕیاروا بوو کەسی ڕۆژدارێک موچە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا دابەش بکرێت بەڵام دیارە نزیک بە 40 ڕۆژ بەسەر وادەی نزیک بە 40 ڕۆژ تێپەڕیەوە هێشتا موچەی مانگی 1 ساڵی 2020 دابەش نەکراوە. بۆیە ئەو ناڕزایانی کە دێناراوە ئەمڕۆ بۆتان ڕووماڵ دەکەین بۆی بزانین خەڵک چی دەڵێ موچە خۆران چی دەڵێن و دۆخی ژیانیان لە ئێستادا چۆنە. مەڕازیزان دەستپێکی دەچینە لای بڕگەی پێشبینیەکانی کەشووا بزانین کەشوای هەرێمی کوردستان ئەمڕۆ چۆنە یەکەوە بینەری دەبین.
بەڵێ عزیزان کاتێک کە مرۆڤێک لە کارێکیدا سەر دەکەوێت دەوترێت کە گەشتبینیەک لە ناخیدا پاڵنەری ببووی لەو کارەدا سەرکەوێت واتە گەشتبینی هۆکارێکی گەورەیە بۆ سەرکەوتن لە کایەکانی ژیاندا بەهۆی گەشتبینیەوە دەتوانین داهاتوویەکی جوانتر و پڕماناتر ببینین بۆ پێی کە بە پێچوانی ڕەشبینیەوە کە هەمیشە مرۆڤەکان داڕوخاو دەکات وە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرنگێکی زۆریش دراوە بە بەخشین گەشتبینی لە مرۆڤەکانداوە هەمان کاتیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەشبینی بە کەسێکی دۆڕاو لە ژیان وەسف کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و بزانین گەشتبینی چیە لە ژیانی مرۆڤدا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەد جەمال دکتۆرا لە یاسا و شەریعەتدا کاک دکتۆر سڵاوی خوات لێبێ سپاس بۆی میوانی بەرنامەکەمان بوویت. سڵاوی خوا لە جەنابیشتان بێ یاخوا سەرکەوتوو بن زۆر سپاس. سەرەتا دەپرسم گەشتبینی چییە چۆن بتوانین لە ژیانماندا بە گەشتبینیەوە بڕواینە داهاتوو؟ بسم الله الرحمن الرحیم وبه نستعین. دەستخۆشیم بۆ ئەو بەرنامە جوانەی ئێوە هەیە یاخوا لەشتان ساغ بێ هەمیشە سەربەرز و سەرکەوتوو بن. بەڕاستی تەوەرێکی شایستە و لە شوێنی خۆتان دیاری کردووە بە تایبەت بۆ ئەم ڕۆژگارانەی ئێستا کە خەڵک زیاتر بەهۆی ئەو گرفت و کێشانەی کە هەیە زیاتر لە ماڵ دەمێننەوە و وەکو بڵێ ڕوبەڕووی تاکەکانی خێزان لەگەڵ یەکتر زۆرترین کات و سات بەڕێ دەکەن ئەوەشیان لە هەموو سات و کات پێویسترە بەوەی کە تاکەکانی نێوخێزان لەگەڵ یەکتر ڕووخۆش بن دەم بەخەندە بن گەشتبین بن. ماناکانی گەشتبینی لە ژیان زۆر وەکو بڵێ مانای بەرفراوان لە خۆی دەگرێت ئەوەی لە هەمووی گرنگتر ئەوەیە هەست و متمانە و قەناعەتێکی هەست پێکراوە لە ڕووکار و ڕوخساری هەر کەسێک ببیندرێ کە پێوە دیار بێ ئەو کەسە خاوەن ئیرادەیە خاوەن متمانەیە. کەسانی دەوروبەری لە چوارچێوەی خێزان یا دواتریش فراوانتر بڵێن لە چوارچێوەی نێو کۆمەلگادا ئەو کەسانەی کە گەشتبینن متمانەیان پێوە دیارە و بەمشورن بۆ خەڵک و جێی سەرنج و ئاماژەی خەڵکن. ئەوەشیانە کە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا سەر بێت چاکترین کەستان ئەوانن کە بەدەمی خەڵکەوە دەستن و هاوکاری خەڵکن. جا وەکو باسم کرد ماناکانی گەشتبینی زۆر مانای فراوانتر لە خۆی دەگرێت ئەوەی کە گرینگە ئێمە هەوڵ بدەین ئەو نیعمەتانەی خوای پەروەردگار کە ئێمەی بەخشیوە لە سەحەت و توانە لە سەروی هەمووشیانەوە هەوڵ بدەین وەک پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بەو ئەمانەتەی کە پێغەمبەری خوا لە پێغەمبەری خۆمان و پێغەمبەرانی دیکەش کە خوای پەروەردگار ناردنی بە فریاد ڕەست بۆ مرۆڤایەتی لە ڕێی متمانە و گەشتبینی و توانە و هێز و ئیرادەیەکی وەکو بڵێ لە ناخ هەڵقوڵاوەوە توانیان ببنە سەرچاوەی ڕاستکردنەوەی هەڵەکانی نێو کۆمەلگا و نێو مرۆڤایەتی. کاک دکتۆر ئەمڕۆکە کە بەهۆی دیارە سەرقاڵی مرۆڤەکان هەمیشە بە گواستنەوەی هەواڵەکان زۆر جار دەبینین بۆ نمونە کاتێک کە سەیری ژیانی کەسێک دەکەی لە گوندێکی دوورە دەست کە ڕەنگە ئەگەر بە وازەحی تر بڵێن شەبەکەی موبایلی نییە ئینتەرنێتی نییە هێڵەکانی پەیوەندیکردنی لە بەردەستانیە ژیانی زۆر ئاسوودەیەوە زۆر مرتاحە بەڵام کاتێ سەیری ژیانی تاکێک دەکەی لە شارەکاندا 24 ساعات گوێ لە هەواڵەکانی دنیا دەبێ وەختە بیر دەکەیتەوە کۆرۆنا هات وەختە بیر دەکەیتەوە مردنی بە کۆمەڵ دەهات شەڕی جیهانی دێتەوە جارێکی دیکە هەموو ئەمانە زۆر جار دەبێتەوە هۆکاری داڕوخانی تاکەکان. ئایا ئێمە چۆن لە ناو جەمجاڵی دنیا لە ناوە هەموو هەواڵ ناخۆشانەی کە ڕۆژانە لە میدیاکانەوە دەیبیستین سەیری ینی گەشتبینی خۆمان بدۆزینەوە بۆ ژیانی خۆمان وە سەیری داهاتوویەکی پڕشنگدار بۆ خۆمان بکەین؟ بەڵێ کاک جەلال ئاماژەیەکی جوانت کرد بەڕاستی یعنی زۆر جار مرۆڤەکان بۆ پەنابردن بەلای دۆزینەوەی گەشتبینی یا دەستەواژەکانی خۆشبەختی زۆر هۆکار یا زۆر گرفت و کێشە وەکو بیانوویەک دەهێنەوە دەڵێن ئەوەیان هۆکارە کە وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد ئێمە لە شوێنێکی دوور لە تەکنۆلۆژیاین ئێمە قسمەت و قەدەرەکەمان وابوو لە ماڵ و عایلەیەکی هەژارین یا ئێمە هەندێک دەرفەتی ژیان نەرەخسا بۆمان کە تێیدا هەنگاوەکانی خۆمان بەباشی بنین هیچێک لەوانە نابنە بیانوویەک برین 100% ئەوانە هۆکارن بۆەوەی نەبووینە خاوەن متمانەیەک نەبووینە خاوەنی گەشتبینیەک کە لێمانەوە ڕەنگداتەوە. بە حەقیقەت گەشتبینی بەشێکی زۆر لە ڕووی متمانەوە پەیوەستە بەو هێزە ئیمانیە ڕۆحیەی کە پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ خوای پەروەردگار بۆیش زیاتر تیشک دەخەمە سەر ئەوە بەڕاستی زۆرێک لە نێو ئەزمموی مرۆڤایەتی خەڵکانێک هەبوون وەکو دەڵێ لاف و گەزافی ئەوەیان لێ دەدا
کۆمەلگا کە لە لوتکەی بەختەوەرین لە لوتکەی گەشتبینین لە لوتکەی متمانەن لە لوتکەی کۆمەڵێک هێز و مانای با بڵێن ئیدارە و ئیرادەی بەهێزن بۆ سوود بۆ مرۆڤایەتی بۆ کۆمەلگا هەیەە چەندین کتێبی نووسیە هەیە خزمەتی زۆری بە کۆمەلگەکانی خۆیان و لەسەر ئاستی جیهانیش کردووە بەڵام لە کۆتاییەکەی سەیری ژیانی دەکەی بە گرفتێکی خۆکوشتن کۆتایی بە ژیانی خۆی هێنا نەیتوانی ببێتە خاوەن نمونەیەکی وە کە مەودایەکی دوور و درێژ ئەو گەشتبینیە ئەو بەختەوەریە یا ئەو هێزی متمانەیە درێژە پێبدا و خۆشی سوودی لێ وەرگری بەڵام ئەو ئاینە جوانەی ئیسلام ماناکانی گەشتبینی لە حقیقەتەوە وەکو دەڵێت چۆن جەستەی مرۆڤێک پێویستی بە وزە و خۆراک و خواردنە ئاوا ڕۆحیش پێویستی بە وزەیە وزەی ڕۆحیش لە ڕووی گەشتبینی و متمانەوە بەڕاستی پەیوەستە بە ناسینی خوای پەروەردگار بە عیبادەت ئەوەیان زۆر گرینگە و وەکو دەڵێ بۆ بینەرانی بەڕێزی بەجێ دەهێڵم کە ئەو کاتانەی کە عیبادەتێک ئەنجام دەدەی کە سەدەقەیەک دەکەی کە خێرێک دەکەی کە نوێژەکانت لە شوێن و لە کاتی خۆی جێبەجێ دەکەی چەند هەز بە ئاسوودەیەکی ڕۆحی و جەستەیی دەکەی ئەوەیان زۆر گرینگە و قەناعەتێکی تەواومان پێهێبی ئەو ڕۆژانەی کە چەند لاپەڕەیەک لە قورئانی پیرۆز دەخوێنیەوە ئەو ڕۆژانەی کە وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بەدەمی کەسێکەوە دەچی الله في عون العبد ما دام العبد في عون اخيه دواتر من نمونەیەکی خۆش پێم خۆشە وەکو با بڵێن ئاماژەیەکی بچووک ئەگەر زۆر بە سادەییش بیت ئەوانەی کە خزمەتی کتێب دەکەن ئەوانەی لە نێو ماڵەکەیاندا ئەگەر کتێبخانەیەکی خەنزیلانەشیان هەبی هەمیشە لەگەڵ خوێندنەوەن بڕوا بکە لە قەدەر تەمەنی خۆیان زۆر گەورەترن مێشک و فکریان وەکو بڵێ سەرچاوی زانست و زانیاریە بۆ ئەو شوێنەی کە ئەو لێتی خێزان بی دەوروبەربی هاوڕێ و ئەوانەی کە هەمووشۆی دەکەن دەڵێ جارێکیان کەسێک کتێبی زۆری هەبوون لە نێو ماڵەکەی و بەڵام کتێبخانەکەی هەر کەسێک کە سەیری کرد دەیزانی کە ئەو کتێبانە وەکوڵی بێساحێبن بێنازن هەندێک لە کتێبەکانە بینی سەیرەکەی خەڵکێک زۆر پارەی زۆر بە کتێبدا بەڵام کتێبخانەکانی حتا بەشی تەوەری کتێبەکانی دیاری نەکردێ دیارەکە کتێبخانەیە بێنازە هەندێکیش هەیە ئەسڵەن کتێبخانەی نییە بەڵام کتێب لە لای قەدرە بە ڕێزە یا توانای نییە کە کتێب بکڕی بەڵام کتێبی هاوڕێیەکانی بۆ خۆی بە خاوەنی دادنێ و لیان وەردەگری دوای پێیان دەداتەوە زەمە بەستم ئەوە بوو لەو قسەیەکە ویستم بڵێم دەڵێ کەسێکی گوننشین هەر کەسێک سەردانی ماڵەکەی دەکرد بەڕاستی چەندە بە ڕوخسار و ئاکار و تەسەڕوفاتە جوانەکانی بەهرەمەند دەبوو دڵخۆش دەبوو ئەوەندە بەو ڕێزگرتنی ئەو لە کتێبەکانی دەڵێ خوا پێداو نەبوو بەڵام ئەوەندەی بە جوانی مامەڵەی ژیانی ڕۆژانەی خۆی لەگەڵ دەوروبەری خۆی هەموو شتێکی بە هاوڕێی خۆی حیسابە کرد دەڵێت تەنانەت چەند سندۆقێکی میوە فرۆشتنی لەسەر یەکتردا نابوو بە بەرگێکی جوان دای پۆشی بوون و کردبوو یە کتێبخانەیەک هەر کەسێک چوبایە ماڵەکەی پێش هەموو شتێک سەرنجی ئەو کتێبخانە خەنزیلانە جوانەیەدا مەبەستم ئەوە بەشێکە لە مانای گەشتبینی ئەوە بەشێکە لە مانای متمانە هیچ شتێک لەو بوونەوەرە و لەو دەوروبەرە و جیهانە بە ڕقلێبوونەوە سەیر نەکەین وەکو سەید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ مرۆڤەکان کە لەگەڵ خوای پەروەردگار پەیوەندیان بەهێز بوو هەموو شتێک بە نیعمەتی خوای پەروەردگار دەزانن بۆ خۆیان تەنانەت دەفەرمێ خۆ هەر ئەوە نییە ئێمەی مسلمانان فەرمانمان پێکرابی بەردەوام هەر لەگەڵ قورئان بین سیرکردنی دەوروبەر بە تەماشاکردنی کەون و کائینات و دروستکراوەکانی خوای پەروەردگار ئەوانە تەفسیری بینراوی خوای پەروەردگارن کاتێک کە ئێمە منداڵێک دەبینین لەنێو خێزانەکەماندا ئەوە تەفسیری قورئانە کە قورئان پێمان دەڵێ قۆناغی مرۆڤایەتی بەچەند قۆناغێک دەپەردێ ئەوە بزانە ئەوە دەسەڵاتی خوای پەروەردگارە کاتێک سەوزایی و گژوجیا و وەرزەکانی 4 ساڵ دەبینی ئەوەشیان تەفسیری خوای پەروەردگارە لە هەموو مانایە جوانەکان گرنگتر ئەوەیە ئێمە متمانەیەکی بەهێزمان بە خۆمان هەبێ ئێمە لە هەنگاوەکانی بەڕێکردنی ژیان جوان هەنگاو بنین پلان و پرۆژەیەکی باشمان هەبیت و هیچ شتێک لە خۆمان قورس و زەحمەت نەکەین بڕوا بکە هەر یەکێک لە ئێمە دەتوانین ببینێت تاکێکی زۆر کاریگەر تاکێکی زۆر وەکو بڵێ هاوکار هەمیشە لە ڕۆیشتنمان بەڕێگادا لە ڕووی وەکو بڵێ معریفی و لێ ڕنگدانەوەی کردەوەکانمان پێمانەوە دیارە تۆ کەسێکی خاوەن ئیدارەی خاوەن ئیرادەی خاوەن کەسایەتی و دەتەوێت لە نێو خێزانەکەتدا پەیامت هەبی و بە هەمان شێوە لە نێو کۆمەڵگەش زۆر پاشە کاک دکتۆر نەخۆشیە دەرونیەکان یاخود خەمۆکیەکان تا چەند پەیوەندی بە گەشتبینی یاخود ڕەشبینی لە ناخی مرۆڤەکانەوە هەیە
کاکزانانی هەر ئەوە حقیقەتی بوونی گرفتە کەسیەکانن دواتریش خێزانیەکانن زۆر جار کەسانێک کە دەبینی لە هەندێک بەڕێکردنی ئیشە ئاساییەکانی خۆی ڕۆژانە هەندێک کاری گرنگی لە نێو کات و ساتەکانی یا لە ژیانی ڕۆژانە یا لە نێو ماڵیدا بایەخیان پێنادا ڕێکیان ناخاسی کاتێک سیر دەکات ئیش و کارەکانی لە بەردەم کۆبوونەوە تووشی حاڵەتێکی شڵەژانی دەرونی دەبیت ئەو حاڵەتەی کە چارەسەر نەکرد ئەو ئیشێک کە جێبەجێ نەکرد ئەو کارەی لە وەختی خۆی نەخستە ڕێزی گرنگترینەکانیان ئەوای لێ دێشتەکانی بەسەر کەڵەکە دەبن و ناتوانێت سەرکەوتوو بێ بۆیە زۆر گرنگە هەر کەسێک یا دەتوانین پرسیارەکە ئاوا لێ بکەین لەکوێوە دەست پێ بکەین بۆ ئەوەی ئەو گرفتە دەرونیانە یا شڵەژانێک کە پێمانەوە هەبێ یا بە کەسێکەوە هەبێ لای دەین دەتوانین بڵێن لەو کاتەی کە هەستت پێکرد درکت پێکرد لەو کاتەی کە دەتەوێت گۆڕانکاری بەسەر خۆت دابینی تو بوویە کەسێکی سەرکەوتوو تو بوویە کەسێک کە حاڵەتە دەرونیەکانت بە سلبی لەسەر خۆت لادا بۆیە هیچ کەسێک بۆ هیچ کاتێکیش نەڵێن من لە حاڵەتێکی دەرونی قورسدا یا کەسێک لە ناو خێزانەکەت بڵێ تعاملی زۆر قورسە و مامەڵەکردن لەگەڵی ناخۆشە ئەو بکەیە هۆکار و سەبەب یا فراوانتر بڵێن دەسەڵات و حکوومەت بەڵێ دەسەڵات و حکوومەت وەکوڵی هۆکار و سەبەبی زۆر زۆرن بەوەی کە کۆمەلگا بە ئاستێکی خراپدا بڕوە لە ڕووی سیستەم لە ڕووی منهج بەڵام ئێمە ناتینە سەر ئەو سێکتەر و ئەو باسانە ئەوەی گرنگە کە ئێمە لە شوێنی خۆی لە تۆ چۆن کەسایەتی خۆت بە بەهێزەوە ببینی و پلانت هەبی بۆ ڕۆبڕوونی هەر گرفتێک هەر کێشەیەک کە هەبوو وەبوونی هەر گرفت و کێشەیەکیش دڵنیا بە چارەسەری هەیە و زۆر کەس هەبووە لە چوارچێوەی خێزانێک با من بڵێم بۆ هەندێک جار لە نێو خێزانێکدا دەبینی ژینگەی ئەو ماڵە بە هەر شێوازێک بەشێک نیعمەتەکانی خۆی پەروەردگار کە هەست پێ دەکەن لەسەریان هەیە یا لە سەحەت و تەندروستی خۆی بەڵام تاچی خێزانێک بە نمونە بهێنینەوە چەند کەسێکی تێدا هەیە ئەو کەسانە زۆر سەرکەوتونە لە قۆناغەکانی خوێندنی و لە بەڕێوەبردننی ئیش و کارەکانی لە هەمان خێزاندا کەسێکی دیکە هەیە کەسایەتیەکی زۆر بێهێزی هەیە کاریگەری نییە ئەسڵەن هەرڕقی لە دەوروبەر و لە شایەدیدانی نزیکەکان و خزمەکان و دراوسەکانیشی بۆی ئەها چەند جار ئێمە وتمە وەڵڵاهی ئەو دوو برایە ئەسڵەن شێوەی یەک ناکەن بەڵێ لە ئاکار ڕوخسار زۆر لە یەک دەچن بەڵام لە ڕووی بیرکردنەوەیان لە ڕووی هیمەت بەرزیان لە زۆر لێک جیاوازن دەیکەواتە جارێکی دیکەش ئێمە ئەوە گرینگە بڵێن تۆ دەتوانی کەسایەتیەکی بەهێز بۆ خۆت بنیاد بنەی بەڵام نەک تەنها مەبەستت خۆت بی مەبەست ئەوە بی وەک زانایان نمونەی جوان دەهێنەوە دەڵێن وەک ترایەکی گەشت بی لە شەوە زەنجێکی زۆر تاریک و قوڵدا بەردەم خۆت و دەوروبەریش ڕۆناکەیەوە سەیدانی بەڕێز کاک جەلال و کاک زانیار بە حەقیقەت ئەو بەرنامە ئێوە زۆر شێوازەکانی سەرچاوی گەشتبینی لێ دەبینرێ و دەستخۆشیم هەیە بۆتان و زۆرێک لە بەرنامە و هەنگاوی جوانتری گەنجانیش بە هەر شێوازێک ئێستا من لەو ماوەیە کە ئەو خەڵکە لەو با بڵێن هۆکارە حجریە سەحیەدان لە ماڵەکانیان چەندین کەس هەیە دەبینی لە چوارچەوەی ماڵی خۆیدا چەند پرۆژەی جوانی پێشکەشی کۆمەلگا کردووە بە شێوازی بەڕێوەبردننی چەند خولێک یا بە شێوازی سوودوەرگرتن لە بەرهەمی کەسانی خاوەن سەرچاوی زانیاری بەهێز چەند کەسی شەیە کاتەکانی خۆی بە هەدەردایە و نەیتوانانی ئێستا لی بپرسی بڵێ لەو چەند ماوەیە کە لە ماڵی چیت کردووە بەرهەمت چ بووە یا ئەوانەی کە بە شێوازێکی دیکە لە سەرچاوەکانی بەرهەمی زانایان لە ڕووی کتێب یا یەکێکی دیکە هەیە بە هەمان شێوە دەتوانی گوێم لە چەند گەنجێک بۆ بەڕاستی وتیتی من وا خۆم ڕاهێناوە وا خۆم پەروەردە کردووە کە هاتمە دەر ئەو جار دەوروبەر شاهدین بۆ بدەن کە برن بەڕاستی کەسایەتی و گۆڕانکاری بەسەردا هاتووە من لێرەوە دەڵێم بەڵێ دەتوانین هەر کەسێک لە ئێمە ئەگەر چەند ساتێکیش چەند کاتێکیش تێپەڕی نەمانتوانی لە ئێستاوە کە قسەیەک بمانجوولێنی کەسایەتی خۆمان جارێککە بنیاد بنینەوە و خۆ ئەو حاڵەتە هەروە نامینێ دەی ئەو جارە کە ڕۆیشتیەوە لای هاوڕێیەکانت ڕۆیشتێ سەر ئیش و پیشە و کارت ئەگەر گۆڕانکاریەکی ڕیشەید لە خۆت بەدی نەکرد بوو بەڕاستی وەکو قسەی ئەو زانایە زۆر گرنگە دەڵێ گەرە تۆ هەوڵ نەدەی کاریگەری لەسەر خۆت دروستکەی و بەسەر دەوروبەر دروستکەی دڵنیا بە دەوروبەرت کاریگەری خراپ بەسەر تۆ دروست دەکەن و نەفسیش کاریگەری خراپ بەسەر تۆ دروست دەکات زۆر باشە کاک دکتۆر ئەگەر کەسێک ڕەشبین بێت چۆن هەنگاو بنێ یەکەمین هەنگایی پێ بنێتەوەی کە بە گەشتبینیەوە پێ بنێتەوە قۆناغەوە چی بکات کە یەکەمین هەنگاو بیگرێتە بەربۆی بۆ ژیان بە گەشتبینیەوە بڕوانێت وەڵاهی من زۆر بە سادەیی وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست دەڵێم ئەوەیە کە تۆ واز لە عینادی بینیت بەشێکی ئەوانەی کە حاڵەتی دەرونیان شەڵەژاوی پێوە دیارە یا بەشێکی ڕەشبینن ئەوەیە بەشێکی وەکو بڵێ خۆیان تەسلیمی ئەو حاڵەتە بووە کردیە کە تێیدا هەنا جارێ لەبارەی بەهێزی قەرارەوە بڕیار
دەڵێ ئەو بڕیارە کە کەسێک بڕیاری داوە ئەوە بڕیارە کە کەسێک بڕیاری داوە من سەرکەوتو نابم من ڕژبینم من ناتوانم ماناکانی ژیان بە جوانی ببینم دەڵەوە خۆیەتی بەر لەوەی ئەم و ئەو فلان داوانە تۆمەتبارکەی خەتابارکەی خۆتی کە بڕیارە داوە وا بمینەوە بەرەو پێش نەچی سەرکەوتو نەبی گەشتبین نەبی هەموو ئەوانە لادا من جارێک لە سیمینارێک لەگەڵ چەند بەشداربوویەکی بەڕێز و خۆشەویست لەوە دەستمان پێکرد گوتیان چۆن لەکوێوە دەست پێ بکەین گوتم ڕاستکردنەوەی هەندێک دەستەواژە هەر زۆر بەسادەیی جنابیشتان ئەکید ئاماژەتان پێکردووە لە هەندێک منطقە و ناوچەی دەبەرە جیاوازەکانی کوردستانی خۆمان ئەبینی هەندێک وشە لە نێو خێزان و بە پێشێوازێکی گشتی نێو کۆمەلگاشدا بوونی هەیە بینی زۆر چەند وشەیەک دووبارە دەکەنەوە مەسەلەن بامە لە گەشتبینیەوەکانەوە دەست پێ بکەین هەندێک وشەی جوان دواتر ئاماژەی ڕاستکردنەوەی وشە هەڵەکانی دیکە بکەین دەڵێ بەهەشتی خوارد لێ ڕازیبی چەند وشەی جوان هەیە بەڵام لە بەرامبەریشدا هەندێک وشە هەیە بە ئەوانە لا بدەین دەڵێ ماڵ کاور ماڵ وێران ماڵ خراپ یا زیاتر بچینە ناو هەندێک عاشق دەڵێ هەشوە سەر واتە قوڕ بەسەر یعنی بۆ ئەوانە یا خوا بتکوژێ ئەوانە هەمووی لا بدەین بەڵام ئەوانە بەشێکن لە بینینی هەندێک مانای یا مەفاهیمی ڕەشبینی و وەستان لە شوێنی خۆی لە بەرامبەر ئەوانەدا ڕاستیان کەوە وەرە بڵێ هەی خودێژە ڕازی هەی بەهەشتی هەی مثلا چەند وشەی دیکەی جوانی دروستکەر یا لە دەبەری منطقەبان درێ ماڵە خودێ ئاوا چەند جوانە کۆمەڵێک وشە و دەستەواژەی جوان لە شوێنی خۆی دواتر کە ڕاستکردنەوەی ئەو مەفاهیمانە خۆش وەکو باسم کرد بەشێکی ئەوانەی لە حاڵەتی شلەژانی دەرونی یا لە حاڵەتی ڕەشبینی دەمێنەوە حریسیانە لەسەر ئەوەی خۆت بە هەر کەسێک خۆی بەراوردی ژیانی خۆی بکە وەرە ماوەیە کە لە چەند قۆناغێکی تەمەنت ئەگەر نەڵێن چەند ساڵێکیش چەند قۆناغێکی تەمەنت لەسەر ئەوە مایەوە کە هاوڕێیەکانت بەرەو پێشڕۆیشتین لە بەدەستێنانی پلەی زانستی ئەکادمیشدا گۆڕانکاریان کردووە بەڵام کە پلانت نەبوو پرۆژەت نەبوو یا لە شوێنی خۆت وەستای هیچ سەرنجێکی نابی یا ڕوونتر بڵێن هەیەە لەو کەسانەی کە بە شێوازێک لە شێوازەکان ڕەشبینیان پێوە دیارە بڕیاری داوە لە قۆناغەکانی ژیان بەرەو پێش بڕوە مەسەن لە قۆناغێکی پێشچوونە زانکۆ ڕۆیشتە زانکۆ ئەو زانکۆ کۆلێژەشی حەزی لێبوو بەدەستی هێنا بەڵام سیرکە هەر ئەو ئاستەی لە پێشچوونە زانکۆ لی بیندراوە هەمان شێوازی مامەڵە و تەسەڕوفی پێوە دیارە هەشمانە گەنجانێکمان هەیە کە زانکۆشی تەواو کردووە خاوەنی بڕوانامەیە کە بەڕاستی بەڵام دیسان لەگەڵ مامەڵەکردنی نێو کۆمەلگای بەداخەوە لە ئاستی خوار قۆناغەکەی و مستەوا و شەهادەکەیەتی بۆیە گرینگە بەڕاستی مامەڵەکردنێکی تەواو وازهێنان لە عینادی یا وەکو باسمان کرد خۆت ئەو قەرارە لا بدە کە بڵێ من سەرکەوتو نابم کە بڵێ من گەشتبین نیمە ماناکانی گەشتبینی ماناکانی متمانە ماناکانی خۆشبەختی ڕووخۆشی دەڵێ بەشێکی زۆری ئەوانەی حاڵەتی گرفتیان هەبوو لە ڕووی کەمی متمانە بەخۆبوون لە ڕێنمای زانایانەوە بۆی کە بچن بەردەم ئاوێنە سەیری خۆیان بکەن و بڵێ باشە تۆ چیت لە خەڵک کەمترە کو ئەوە منم لە بەرامبەر با سەیرێکی خۆم کەم کاتێک کە ڕەشبینم هەر لە سیمە و ئاکاری خۆت لەگەڵ خۆت بدوێ سەیری خۆت بکە من ئەوەندە ناشیرنم کاتێک کە خۆم لە خەڵک تووڕە دەکەم کە بەدەمی خەڵکەوە ناچم کە ڕقم لە خەڵکە جاری وا هەیە بڕوا بکە بەس ڕاستکردنەوەی کۆمەڵێک دید و بۆچوونی خۆت ئەوانە گەورەترین بازدانن بۆ زاڵبوون بەسەر گرفت و کێشەکانت بۆی من لێرەوە دەڵێم بەڕاستی هەر لە دوای ئەو ساتی ئەو بەرنامەیەوە یا هەر کاتێک کە هەستت بە خۆت کرد وەرەوە سەر خۆت هیچ کەسێک نییە غەدر و زوڵمی لە تۆ کردی ئەگەر حکوومەتیش بەشێکی زۆری بەرکەوی خۆتی لە هەموو کەس کە زوڵمت لە خۆت کردووە خۆتی لە هەموو کەس زیاتر خۆت فەرامۆش کردووە بۆیە بایەخ بە خۆتدا پلانت هەبی نەخشەڕێگایەکی جوانت هەبی متمانەیەکی تەواوت بە خۆت هەبی نەپێویستی بە پارە سەرفکردنە نەپێویستی بە تۆمەتبارکردنی ئەو ئەمە بەڵکو متمانەیەکی جوان لە ڕوویدا ئێستا جەنابتان خاوەنی ئەو بەرنامەیە جوانن و بینەرێکی زۆرتان هەیە بەڕاستی حەزێک لە ناخی خۆتان بووە کە توانیتانە ئەو بەرهەمە جوانە پێشکەشی خەڵکەن و کۆمەڵێکی خەڵکی زۆریش لێتانەوە بەهرەمەند و دوعای خێرتان بۆ دەکەن لەگەڵ ئەوەشدا هۆکارەکانی سەرپەرشتیارانی ئەو کەناڵە و ئەو برانی لە دەوروبەرتانن ئەوانەی کە هاوکارت ئەوانەش پشتی خێریان بەردەکەوێ وەکو پشتی شێر و پشتی خێر بەڵام لە هەموو شتی گرنگتر خۆت کە شتێکت لابوو دەتوانی چەندین شت بگەێنی زۆر باشە کاک ئەحمەد جەمال سپۆر لە دکتۆرا لە زانستە شەڕعیەکان و یاسادا سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان سپاس بۆ زانیاریەکانی ئینشاڵڵا هەموو لایەک بە گەشتبینی و دەڕوایینە ژیانمان زۆر سپاس بۆی میوانی بەرنامەکەمان بووی ئازیزان ئێستا دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات
بەڵازیزان دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوە چین پێکەوە بینەری دەبین. بیست و دوی چواری ساڵی 571 لە دایکبوونی پێغەمبەری پێشەوەی ئیسلام و کۆتاهەمین پێغەمبەر لە زنجیرەی پێغەمبەرانی خوددا محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەلامی خۆی لەسەر بێ هاوکاتە بە ڕۆژی دووشەمەی ڕەبیعی یەکەمی ساڵی فیل پێغەمبەری پێشەوەمان درودی خۆی لەبێ لە بنەماڵەیەکی بەڕێزی قوڕەیش لەدایک بووە. عەبدولمەتەڵیبی باپیری بە پێچەوانەی هەموو عورف و عادەتە جاهیلیە دواکەوتووەکان ناوی لێنا محەممەد کە پێشتر هەموو منداڵێک بە ناوی جاهیلانە و ناوی بتەکانەوە ناوی لێدەنرا. بە لەدایکبوونی گۆڕانکارێکی گەورە و وەرچەرخانێکی گەورە لە مێژووی مرۆڤایەتیدا هاتە ئاراوە و توانی پەیامی خوای لە نیمچە دوورگەی عەرەبی بچەسپێنێت و کۆتایی بە بتپەرستی بهێنێت و ماف بۆ خەڵکانی چەوسا و ژێردەستە بگێڕێتەوە و شکۆ و حورمەتی پیر و ژن و منداڵ بگێڕێتەوە. پێغەمبەری پێشەوەمان درودی خوای لەسەر بێت پێش لە دایکبوونی باوکی کۆچی دوایی دەکات و دوای لە دایکبوونیشی دایکی کۆچی دوایی دەکات و هەر لە منداڵیەوە کاری شوانی و بازرگانی بۆ خەڵکی مەکە دەکات و بەردەوام بیری لە دەسەڵاتی خوددا و ڕێکخراوی گەردون دەکردەوە کە نابێ ئەم گەردونە بێسنوورە بێخاون و دروستکار بێ. بۆیە بەردەوام دەچووە خەڵوت و بیرکردنەوە و سەرنجەم لە شکەوتی حێڕا و لە تەمەنی 40 ساڵیدا سروشی خوای بۆ هاتە خوارەوە و بووە پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت. بیست و دوی چواری هەموو ساڵێک دانراوە بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی ئەوەش وەک دەستپێکی کاری ڕۆژنامەنووسی و دەرچواندنی یەکەم ژماری ڕۆژنامەی کوردی لە شاری قاهیرە و لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە. 22 چواری ساڵی 1970 لە دایکبوونی سیاسەتمەدار و سەرکردە و یەکەم سەرۆکۆماری یەکێتی سۆڤیەت ڤلادیمیر لینین ناوبراو شۆڕژگێڕێکی مارکسی بووە و لەسەر تێز و بۆچوونەکانی مارکس حکومڕانی کردووە. هەروەها دامەزرێنەری حیزبی بەلشەفی ڕووسیە و لە ئۆکتۆبەری ساڵی 1970 توانی کۆتایی با حکمی قەیسەری لە ڕووسیادا بهێنێت و یەکێتی سۆڤیەت پێک بهێنێت و ببێتە بەهێزترین وڵات لە ئاستی جیهاندا و بانگەشەی یەک ئومەتی و یەکگرتووی هەموو گەلان بکات. 22 چواری ساڵی 1998 دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستان لە شاری قاهیرەی پایتەختی میسر و لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە بە ئامانجی هۆشیارکردنەوەی تاکەکانی کورد بە مافەنەتەوەی و ڕۆشنبیریەکانی خۆیان و هەوڵدان بۆ ڕزگارکردنی کوردستان لە ژێر دەستەی و ستەمی عوسمانەکان و قاجارەکان. بە هۆی سیاسەتی ڕەگەزپەرستانەی تورکەکانەوە هەرجاری ڕۆژنامەکە لە شوێنێک دەردەچوو وەک قاهیرە و ژنێف و لەندەن و فۆلکستۆن. ڕۆژنامەکە ڕۆژنامەیەکی ئەهلی کوردی بووە تەنها 31 ژماری لێ دەرچوو و پاشتر بە هۆی سیاسەتی ڕەگەزپەرستانی تورکەکانەوە داخرا. کۆتا ژماری ڕۆژنامەکە لەلایەن عەبدوڕەحمان مەدحەت بەدرخان لە 14 چواری ساڵی 1992 دەرچووە وەک گرنگی ئەو ڕۆژە مێژوویە دەستپێکی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی بووەتە 22 چواری هەموو ساڵێک. 22 چواری ساڵی 1950 بۆ یەکەم جار گازی کیمیایی لەلایەن ئەڵمانیەوە بەکارهێنرا کە دژ بە هاوپەیمانەکان لە جەنگی یەکەمی جیهانیدا ئەو گازە لەلایەن کۆمپانیا بەرهەمهێنەرەکانەوە بەرهەمهێنرا بوو. ئەوە یەکەم جار بوو کە وڵاتێک دژی وڵاتێکی دیکە گازی کوشندە بەکاربهێنێت. 22 چواری ساڵی 1979 دوای چەند مانگ لە گەڕانەوەی ئایەتوڵڵا خومەینی و سەرکەوتنی شۆڕشەکەی سوپای پاسدارانی ئێران بە فەرمانی ناوبراو دامەزراو بووە بەشێک لە هێزە چەکدارە ڕێکخراوەکانی ئەو وڵاتە. ئەرکی ئەم سوپایە پارێزگاریە لە سنوور و بەرژەوەندەکانی ئێران و پاراستنی ناوخۆی وڵات. فەیلەقی قودس و فەیلەقی وەلی ئەمر و سوپای ئاسمانی و دەریایی لە بەشەکانی ئەم سوپایان. بارگای سەرەکی لە شاری تارانە. سوپای ئێران لە زۆربەی چالاکیە سەربازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت لە هەندێک چالاکی سەربازی ئەوروپاش دەست و ڕۆڵی هەیە. ئەمڕۆ وەک ساڵیادێک یەکەمین ڕۆژنامەی کوردی لە قاهیرە لە پایتەختی میسر دەرچوو کە یەکەم ڕۆژنامەگەری کوردی بۆ بە ناوی کوردستانەوە بوو. بەڵام 122 ساڵ لە وادەیە تێدەپەڕێت. لە ئێستادا دەمانوێت بزانین میدیای کوردی چۆنە و ئامانجەکانی چۆنن، چونکە زۆرترین گلەی کە
لە ئێستادا لە میدیای کوردیا دەکرێتەوەیە کە میدیا بە حەزبی کراوە بە حەزبی بوونەکەشی ڕازی بوون بۆ لە پێناوەی کە لە بەرژەوەندی گشتیدا کار بکات بەڵام لە ئێستادا میدیای کوردی لە بە شەخسەنەش دەکرێت بۆی کە بزانین میدیای کوردی و ئامانجەکانی لە ئێستادا چین میوانداری زۆر بەڕێز شوان ئەورامی ڕۆژنامە نووسمان کردو کاکشوان زۆر سپاس بۆ دەرفەتی یاخوا بەخێر لە پاش 122 ساڵ پێش هەموو شتێک پیرۆزبایی لە جەنابی شت دەکەین هەرچەندە ئێستا بە جۆرە لە جۆرەکانم پیرۆزباییانە هەمیەتی کەوتۆیان بۆ ڕۆژنامە نووس نەماوەتەوە بەڵام دەمەوێت بزانم ئەوەی کە ئامانجەکانی ڕۆژنامەی کوردی یا میدیای کوردی بەلاڕێدا بردووە خودی ڕۆژنامە نووس خۆیەتی یا خۆت لایەنە پەیوەندیدارەکان هەمیشە دەسەڵاتن سڵتە دەسەڵاتدارەکانن بە ناوی خی گەورە و میهرەبان منی ژەرۆک و جەنابتان بە شێوەیەکی نەریتیانە پیرۆزبایی لە ڕۆژنامە نووسانەکەین کە بەهۆی بە بۆنەی ساڵڕۆژی ڕۆژنامە نووسی کوردیەوە بەڵام بەداخەوە یعنی حاڵەتی ڕۆژنامە نووسی کوردی بە دۆخێکی نالەبار و ناهەموارە تێپەڕەکات ڕۆژنامە نووس و پیشەی ڕۆژنامە نووسی خۆی پیشەیەکی زۆر زۆر پیرۆزە پیشەی ڕۆژنامە نووسی واتە ئاوێنەی ڕووداوەکان چۆنن ڕۆژنامە نووس ئەبێ بەو شێوەیە بیگوێزێتەوە بۆ ڕایگشتی و بۆ جەماوەر بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە سەرڕای ئەوەی کە یاسای ڕۆژنامە نووسیمان هەیە کە کاری پێ ناکرێ لە زۆربەی کاتەکانە دوای ئەگەر مۆڵەتمان هەبوو باسی یەکەین سەرڕای ئەوە یعنی وڵاتەکەشمان جۆری سیستمی وڵاتەکەشمان دووبارە سیستمێک نییە کە دیموکراتیانە بێ و پەرە بە کاری ئازاد بدا و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەهێز بکە بە پێچەوانەوە یعنی کۆنتترۆڵی ئەو گۆڕەپانەشی کردووە بە جۆرێک لە جۆرەکان لەبەرەوە ینی ڕۆژنامە نووسی کوردی بە ئاخارێکی خراپە براوە ینی بەداخەوە ینی هەم لە ڕووی دەستکەوتنی زانیاریەوە هەم لە ڕووی ڕێگری کاری ڕۆژنامەوانیەوە هەم لەوەی کە چۆن ئێمە بگەینە ڕاستیەکان هەموو ئەمانە کێشەن بۆمان هەموو ئەمانە لەمپەرن لە بەردەمی ڕۆژنامە نووسانی کوردستانە یعنی ئەمە بارودۆخێکی خراپە ڕاستە دەسەڵات و ڕۆژنامە نووس لە هەموو دنیاە لە سیستمە دیموکرات و لیبراڵ و ینی ئەوانەی کە بەحساب زۆر زۆر پێشکەوتون لە ڕووی دیموکراتیەوە لەوێش ینی کێشەی گەورە هەیە بۆ نمونە لە سەردەمی ترامپ هەمیشە میدیاکان بە درۆزنی تۆمەتبارەکە زۆر جار تووڕە بێ لە پرێس کۆنفەرانسەکانە هەندێک جار ڕۆژنامە نووسە کاتە دەرەوە لە کاتی کۆنفرانسە ڕۆژنامە وانیەکانە لەبەرچی لەبەرەوەی پرسیارەکانی بەدڵ نییە لەبەرەوەی هەندێک زانیاری هەیە ناوێ میدیا پێی بزانێ هەندێک پرسیار هەیە ناوێ میدیا بیکە جا ئەگەر وڵاتێکی وەکو ئەمریکا یعنی ئەم قەیرانەی هەبێ دیارە کە ئەو بە حساب پێشەوایەتی جیهانەکە بەدایکی دیموکراتیت ناو دەبرێت بەڵێ ینی پێشەوایەتی جیهانەکە بە حساب هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی بواری میدیاییەوە سەیرەکەی ئەم شێوازی مامەڵەکردنەی ئەمریکا لەگەڵ سیاست و ئابووری و ڕۆژنامە و هەموو بوارەکانە ڕاهەندەکانە ئەمە ینی ڕەنگی داوەتەوە لەسەر وڵاتانی تریش بۆ نمونەت ینی بەهۆی هاوپەیمانێتی ترامپ لەگەڵ محەممەد بن سەلمانە زۆر بە ئاشکرا و هەموو بەڵگەکان و بەڵگەی لێکۆڵینەوەکان لە لێکۆڵینەوە جیهانیەکان بەوە گەیشتن تەنانەت ئەو راپۆرتەی کە CIA ئامادەی کرد گەیشتن ئەو قەنەعەتەی کە جەمال خاشقچی بە فەرمانی ڕاستەوخۆی محەممەد بن سەلمان وەکەڵێ
کوژرا و لە ناو براو یعنی وەکەڵ جەنازەکەشی ونکرا بەڵام ترامپ ڕێگەی نەدا یعنی ئەم مەسەلەیە یعنی ئاقاری یاسایی خۆی وەرگێ و بەهۆی ئەو بەرژەوەندیە ئابووری و سیاسی کە هەیەی لەگەڵ عەرەبستانی سعودی ئەو یعنی ئەو مەسەلەی بە لاڕێیا برد شتێکی باش جا من ئەمە ئەڵێم ئەم کە کاتێ ترامپیزم ئەگەر دروست بێ بیڵین یعنی زاراوەکە کاتێ ترامپیزم لە هەموو دنیاە یعنی وەکە ئەڵێ ئەبێتە جۆرێک لە مۆدێلی سیاستکردن جۆرێ لە مۆدێلی یعنی وەکەڵێ ئابووری جۆرێ لە مۆدێلی کۆمەڵایەتی ئەمە بێگومان کاریگەری ڕاستەوخۆ کاریگەریشی هەیە لەسەر وڵاتانی جیهان و لەسەر گوێنەدانی وڵاتانی جیهانی و هاوپەیمانی ترامپ بە مافەکانی مرۆڤ من یەک گوتەی بەرپرسێکی خاچی سووری نێودەوڵەتیتان بۆ باسەکەم لە 2005 من پرسیاری ئەوم لێ کرد باشە بۆ لە هەرێمی کوردستانە ئێستا پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ینی وەکەڵێ بەرچاوە بەڵام ئێوە هیچتان پێ ناکرێ ینی وەکەڵێ ناتوانن ینی کارێ بکەن کە ئەم ئاستە ترسناکە دابەزێ تیرۆرکردن لێدان گرتن شکاندنی ئامێرەکان ئەو وەڵامێکی زۆر سادەی دامەوە کە ماناکەی ئەمە بوو کە باسم کرد ئەوی ژوتی ئێستا پێش 2023 کە من سەردانی زیندانەکان و سەردانی چاکسازیە کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستانمە کرد هەردوو حیزب زۆر بە گەرمی پێشوازیان لێیە کردم زۆر بە گەرمی پێشوازیان لێیە کردم بەڵام لە دوای 2023 کە کاتێ سەنگەربەندی ناوچەکە گۆڕاوە وەوا هەستەکەن کە ئەمریکا لە پشت سەریانەوەیە ئەم دوولایەنە بۆیە گوێ نادەنە مافەکانی مرۆڤ ئێستا گوێ نادەنە ئێمەمانانیش تەنانەت کارمەندێکیان زۆر ئاساییە بەلایەوە بێڕێزی بەرامبەر بە ئێمەش بکا کە ئێمە کارمەندی خاچی سووری نێودەوڵەتین جا ینی ئەمە حەقیقەتە شتێکی باش دوورژاند ئەگەر جەمال خاشقچی CIA توانی بێتی راپۆرتێکی لەسەر بکات و حەقیقەتەکە وەربگری ئەگەر چی بڵاویشی نەکاتەوە یا ئیجراعاتی بە شوێنیانەیە کەواتە ئەگەر لە هەرێمی کوردستانە تیرۆی ڕۆژنامەنووس راپۆرتێکی باش بە دووداچوونێکی باشی لەسەر بکرێ باوەڕت بەوە هەیە وەکو جەمال خاشقچی چۆن بڕیارەکەی لەسەرەوە لە لووتکەیە هاتووە تیرۆری ڕۆژنامەنووسانیش پەل بکێشە بڕیارەکەی بۆ بەرپرسانی باڵا بەداخەوە ئێمە ینی ئێستا ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسان هەموو 6 مانگ جارێک راپۆرتێکمان هەیە لەسەر پێشێلکاری بڵاوەکرێتەوە بەڵام هەتا ئێستا لەوەتەی ئەم راپۆرتە بڵاوەکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە دوواداچوونی نەکردووە بۆ ئەو راپۆرتە وە کاتێکیش بە دوواداچوونی کردبێ بە شێوەیەک لە شێوەکان لە نێوەڕۆکی خاڵی کردوێتەوە بۆچی خاڵی کردوێتەوە هاتووە لیژنەیەکی دروست کردووە لە وەزارەتی ناوخۆ یعنی بە درۆخستنەوەی ئەوەی کە گوایە یعنی لەم راپۆرتە هاتووە تەنانەت زۆر جار راپۆرتە نێودەوڵەتیەکان کە لەسەر پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بڵاوە بێتەوە هەرێمی کوردستان ئێستا وای لێ هاتووە ینی ڕەدیێوانە شەداتەوە ئەڵێ من بە سیاسی کراوە یعنی هەر وەکو ڕژەمە دیکتاتۆرەکانی تر چۆن یعنی ئەگەر بۆ نمونە باسی پێشێلکاری مافی مرۆڤ بکرێ ئەڵێەوە و راپۆرتە بە سیاسی کراوە ئەمان ئێستا زۆری ئەتیادیە بەلایەنەوە وەکو وتم لەبەرەوەی کە هاوپەیمانەتیشیان هەیە لەگەڵ هێزێکی گەورەی جیهانی و ئەم هێزە گەورە جیهانیە ئەوەتانێ لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە چێتە دەرەوە لە پرۆتۆکۆلە نێودەوڵەتیەکانە چێتە دەرەوە هیچ گوێ نادا بە یاسای نێودەوڵەتی ئەمانیش وا هەستەکەن هاوپەیمانی و هێزن کەمادەم هاوپەیمانی و هێزن ئەمانیش وەکەڵە چاوپۆشی لە پێشێلکاریەکانیان نەکرێ کێشەکە ئەلێرایە وەجۆری سیستەمەکەش لە هەرێمی کوردستانە خۆمان ئەیبینین یعنی وەکەڵە ئێمە لە سێدەی ڕابردووە ئێمە گرفتار بووین بەدەستەوەی کە ئێمە شێوازێکی حکومڕانیمان هەیە کە درێژکراوەی ناو مێژووی کوردە یعنی مێژووی ئیمارەتەکانی مێژووی بنەماڵەکانی بەڵام بە شێوەیەکی وەکەڵێ لە قەرنی 21ەمە ینی بەهۆی وەکەڵێ ئەم جارە بەهۆی ئەم ئامێر و تەکنۆلۆژیاوە شێوازی ینی وەکەڵێ ئیمارەتەکان گۆڕاوە بۆ حاڵەتێکی وەکەڵێ
جوانکاری بۆ کراوە وەژینە ئێمە مەسەلەن دوو زۆنمان هەیە یعنی ئەوە لە ساڵی 92ەوە هەتا ئێستا ئێمە نەمانتوانی و حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکڕەنگی دروستکەین. کاکشوان کاتی یەکەم ڕۆژنامەی کوردی دەرەچێ ڕەنگە گەورەترین ئامانجتیایەداوە بێ کە بڵێ زمانی کوردیش هەیە باشە بەڵام هەرچەندە خاڵی نەبووە لە هەندێک ئامانجی ئیقلیمی ڕەنگە و هەندێک ئامانجی دیکەی دەرەکی کە تێدا بەرجەستە بکرێ بە زمانی کوردی بەڵام دەمەوێت بزانم ئێستا ئامانجی میدیای کوردی چییە؟ ئایا تەنها ئەوەیە کە زمانی کوردی بەرجەستە بکە یا کورد بناسیێنێ بە کۆمەڵگەکانی دیکە یاخۆت ئامانجێکی نەتەوەی گشتی هەیە یاخۆت ئێستا خاڵیە لە ئامانجە گشتیەکە و نەتەوەیەکە بەڵکو ئامانجی حیزبی و شەخسی لە پشتەوەیە. بەداخەوە یعنی وەکەڵێ ئەو بەشەی ئەخیریەتی ئێستا ئێمە سیرەکەین بودجەی زۆر زەبەلاح دیاریەکرێ بۆ کەناڵی زۆر گەورە لە هەرێمی کوردستانە کە لەوانەیە بودجەکەیان بە دەیان ملیۆن دۆلار ینی وەکەڵێ بخەمڵێنرێ و ڕۆژنامەنووسەکانیان یعنی ئەوانەی کە بە حسابکاری ڕۆژنامەوانیەکەن هایلای فەژین یعنی ئەمە مەبەستیش چییە؟ مەبەستە ئەوەیە کە بەرگری بکەن لە حاڵەتێک کە ئەو حاڵەتە بڵین لایەنە ناشرینەکانی وەکەڵە دەسەڵات بشارێتەوە بەداخەوە ینی ئەمە لە ڕووە گشتیەکەیەوە لە ڕووە تایبەتیەکەشەوە ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی بەڕاستی لە ڕووی زمانەوانیشەوە ئێستێمە ئەگەر سەیری میدیای کوردی بکەین لە قەیرانێکی زۆر گەورایە ئەژین مثلەن هەموو عەرەب بە هەواڵی خێراڵێ عاجل هەموو عەرەب کە زمانی عەرەبی زمانێکی دەوڵەمەندە بەڵام لە زمانی کوردیە هەر کەناڵێک وشەیەکی زاراوەیەکی داهێناوە بۆ خۆی لەبەرچی لەبەرەوەی ئەمەش هین کراوە هەروەکو چۆن ژنیان کردووە بە ئافرەت و بە یعنی وەکەڵێ ئەو هەموو ناویان بۆ دۆزیوەتەوە بۆ ڕێکخراوێکی بۆ ژن مەسەلەن بوو هەموو زاراوەکانی تریش ینی ئەمەیان کردووە لە جیاتیەوە ئێمە بڵین بە پەلە یەکی ئەڵێن نەها یەکی ئەڵێ بخێرا یەکی ئەڵێ هەنووکە ینی ئەمەش خۆی قەیرانێکە بەڕاستی ئێمە بوو پەیمانگەیەکی کوردیمان هەبێ کە زاراوەی کوردی بەم پەیمانگەیە تێپەڕێ ئێمە جاران کۆڕی زانیاری کوردمان هەبوو لە بەغدا بەڕاستی ئەم کۆڕی زانیاری کوردە دەسەڵاتی معنەوی هەبوو بەسەر ڕۆژنامەوانی کوردیە بە دەسەڵاتە معنەویەکە چۆن بوو ئەوان ئەگەر زاراوەیەکیان دیاریە کرد بۆ نووسین یعنی کورد ئەو کاتە خۆی چونکە بە مەزڵوم مەزانی و بە ستەم لێکراوە زانی لایەن حیزبی بەعسەوە یعنی هەر بەرهەمێکی کوردی و هەر زاراوەیەکی کوردی بە پیرۆز دەزانی بۆی پەرەی پێ بدا بۆی بەکاری بهێنێ بۆی گەشەی زمانەوانی خۆی پێ بکە بەڵام بەداخەوە ئێستا ئێمە ئەوە 30 ساڵە هەرێمی کوردستان هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە هەتا لە ماوەی ئەم 30 ساڵە ئێمە زمانی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانمان نییە بۆ چونکە ئێستا مثلەن لە ناوچەی بادینان زمانەکە شێوەزاری کەرمانجی باکوورە لەملا یعنی وەکەڵێ شێوەزاری کەرمانجی باشوورە سۆرانیە کەواتە ئێمە نەمانتوانی زمانێکی یەکگرتو دروستکەین بۆ هەرێمێک چ بگاتە ئەوەی کە ئەم پەرە بدەین بە زمانمان یعنی ئێمە لە قەیرانێکی زمانەوانیە ئەژین جا ئەمە زیانێکی زۆر گەورەی لێداوین و میدیای ئێمە لە قەیرانە ئەژی زۆر باشە کاکشوان ئەو میدیانێ هەنێک میدیا پەیدا بوون هەنێک کەناڵ پێیا بوون کۆمەڵێک بابەت یاخود کۆمەڵێک دراما پێشکەشەکەن کاریگەریەکی زۆر خراپی لەسەر کۆمەلگا هەیە بۆچی لایەنی حکوومەت هەر چەندەکە پسپۆرانی دەرونی پسپۆرانی گەشەبێدانی کۆمەڵایەتی هەمیشە هاواری ئەویانە کە ئەمانە کاریگەری نەرێنی خراپیان لەسەر کۆمەلگا هەیە بۆ لایەنی پەیوەندی تار بۆ حکوومەت ڕێکارێک ناگرێتە بەر کە سنوورێک بۆ ئەو کەناڵانە دابنێت بەداخەوە ئەوەش خۆی قەیرانێکە کە منە ئەگەرچی لەگەڵ سانسۆران نیم بەڵام لەگەڵ ئەوەیان ئەم مەسەلەیە ڕێک خرێ ڕێکخستنەکەی چۆن
ئێستا لە بەریتانیا ئێمە تۆڕی میدیایی BBC-مان هەیە. تۆڕی میدیایی BBC پێی ئەوترێ تۆڕێکی نیشتیمانی. بۆ چونکە ئەمانە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە کەناڵی کۆمەڵایەتیشیان هەیە و کەناڵی دوکەمەنتاریشیان هەیە، ئەمانە کە کاتێک بڕیارەدەن لەسەر پەخشکردنی بەرنمەیەک پسپۆڕان لەسەری بڕیارەدەن و لایەنە نەرێنی و ئەرێنیەکانی لێکەدەنەوە کە ئایا ئەم فیلمە دیکۆمنتاریە کە ئێمە پەخشیەکەین بۆ بەریتانیا و بۆ ئەوانەی کە بە زمانی ئینگلیزی قسەکەن، ئایا ئەمە قازانجی وەکەڵێ لایەنی ئەرێنی زیاترەیە لایەنی نەرێنی، کە کاتێک گەیشتنە ئەو قەنەعەتەی کە لایەنی ئەرێنی باشترە ئەو کاتە بڕیارەدەن لەسەری تێپەڕینی ئەو بەرنمەیە. بەڵام من پێم وانەیە لە میدیای کوردی ئەم جۆرە شتانە هەبێ و شتێک هەبێ کە بەرژەوەندی باڵای ینی کۆمەڵگەی کوردەواری لێک بداتەوە کە ئایا ئێمە فیلمانە پەخشەکەین چەندێک کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگە و ئایا لاوەکانمان چۆن پەروەردەکە و ئایا منداڵەکانمان چۆن پەروەردەکە. من بیستم ینی وابزانم لە منطقەی سۆران بوو ئەو کاتە فیلمێکی کۆری پەخشەکراەوەی تیر و کەوان و شتەکان و ئێوارانیش پەخشەکرا، ینی لە کاتی ینی وەکەڵێ قەڵەباڵغی شاشا بینینی شاشا مناڵێک شیشێکی تەقاند بوو دابووی لەسەری براکەی چەند سانتیمەتری ئەم شیشە چوو بووە ناو سەری و بردبیان بۆ هەولێر لە هەولێر ینی وەکەڵێ بە نەشتەرگەریەکی گەورە شیشەکەیان دەرکرد لە سەریە. ئێستا نایزانم ینی ئایا مناڵەکەم ماوە یا نەماوە، بەڵام مەبەستم چی مەبەستمەوەیە کە ینی ئەم فیلمانە و ئەم حەلقانە کە بڵاوە کرێتەوە ینی شتێک نییە، ئێمە ناوەندێکمان نییە، پەیمانگەیەکمان نییە کە کۆنتترۆلی ئەمانە بک بزانێ ئایا ئەمە سوودی هەیە بۆ کۆمەڵگەی ئێمە. بەڵام جیاواز لە سوود کاکشان وەک ئاماژەم پێکردکاتی خۆی لە پێناو بەرجەستەکردنی کۆمەڵگەی کوردی یا کەلتورەکانی کوردیدا ڕۆژنامە و میدیای کوردی داهێنراوە بەرەبەرەکە ئێمە بتوانین استفادەی لێ بکەین، بەڵام ئەوە تا چەنە داپۆشینی کەلتوری خۆمانە بەیانانی فیلمە بیانیەکان و بەرجەستەکردنی کەلتوری بیانیە لە کۆمەڵگەی خۆمانە. ئێمە لە سەردەمی حیزبی بەعسە ئێمە تەلەڤیزیۆنێکە بوو لە کەرکووک، ینی هەتاکو ئێستێژ ئێمە هەر ینی وەکەڵێن ئەوە نۆکەری بەعس بووەوە، بەڵام لە ڕاستیە ئەوەی کە لە تەلەڤیزیۆنی کەرکووک پەخشەکرا و ئەو هونەرمەندانەی لەوێ ڕۆڵیان ئەیجێڕا بە دەر لە مەسەلەن ئەو هەواڵانەی کە باسی وەکەڵێ حیزب و شۆڕژ بوو وەکو خۆیانیان وت باسی حیزبی بەعس بوو، ئەوانی تری بەڕاستی ینی وەکەڵێ کاریگەری زۆریان هەبوو لەسەر کۆمەڵگەی کوردی و بەرهەمەکانیش بەرهەمی وەکەڵێ خۆماڵی و چاک بوون و ئەو فیلمانش کە پەخشەکران لە ڕاستیە ئێمە ینی بە هەر شێوەیەک بیرەکەینەوە لەوەی کە حکوومەتی بەعس چۆن بوو ئەوە بەجێی خۆی، بەڵام ینی وەکەڵێ کۆنتترۆڵێک هەبوو شتێک هەبوو کە فیلمێک پەخشکرێ کە زیانی بۆ کۆمەڵگە نەبێ، یعنی تەنانەت ئەو فیلمە دیکۆمنتاریانە کە پەخشەکرا فیلمی بەسوود بوون هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە و ئەو بەرهەمانەی کە پێشکەشەکرا. اینجا ئێمە لە ڕووی ڕۆژنامەوانیشەوە وەکو باسم کرد، یعنی وەکەڵێ ئەو زمانەی کە ئێمە لە دوای ڕاپەڕین ڕۆژنامەمان پێدەرکرد گۆڤارمان پێدەرکرد و ئەم میدیایە هاتە سەر ئەو خواردنە حازریە ئەو گۆڤاری بەیان و ڕۆژنامەی هاوکاری و ئەو ڕۆژنامانە بوون کە پێشتر ڕێیان خۆش کرد بۆ ئەوەی کە زمانێکی کوردیش سۆرانی شکل بگرێ، زمانێکی ڕۆژنامەوانی کە لە دوای ڕاپەڕین سوودی لێوەرگری. بەڵام کاکشوان باس لە زمانەکە کردەوە، هەندێک میدیا هەوڵیان دەدا بە تایبەتی لەوەی کە زمانی سۆرانی بەلاتینی بەکاربێنن زیاتر، ئەمە تا چۆندە زیانی لە میدیای کوردی دەداوە ئەوەی باشە کە ئێستا هەرچەندە هەندێکیان هەر بەکاری دێنن، بەڵام تا چەندە گرنگە کە میدیا زمانی پاراوی کوردی یاخود سۆرانیەکە بەکاربێنێت نەکەوەی کە بیکاتە بەلاتینی تەنانەت خەڵک خۆشی فێر بۆ بەلاتینیە نووسێت. ئەمە زانی چۆنە من لاساییکردنەوەیەکی کەمال ئەتاتۆرکە کە هات لە تورکیا وەکەڵێ پەیامێکی هەبوو خۆی
وەکو کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی پەیامێکیان هەبوو ویستیان تورکیا لە مێژووی عوسمانیەکان دابڕنن لە مێژووی ئیسلام دایبڕنن و ئەرشیفی عوسمانی و هەموو کتێبخانەکانی بڵین سەردەمی عوسمانیەکان هەر هەمووی بە پیتی عەرەبی نووسرابوون. مۆستەفا کەمال کە هات پیتی عەرەبی گۆڕی بە لاتینی بۆ ئەوەی دابڕان دروستکە لە بینی ئەو مێژووی ڕابردوو و داهاتوو و مەبەستیشی ئەوە بوو کە بەو شێوەیە ڕووی تورکیا بگۆڕێ بەرەو غەرب بەرەو خۆرئاوا و تورکیا بکاتە بەشێک لە ئەوروپا. ئەلبەتا تاکو ئێستش ینی وەکەڵێ ینی سەرکەوتوو نەبوو ینی وەکەڵێ هەتا داد و گەشە پێدان هات ئەوان سەرکەوتوو نەبوون لەو بەرنامەیانە بەڵام زیانێکی زۆر گەورەیان بە کولتوری بە تورکیا گەیان ئەویش ئەوەی کە ئێستا ئەگەر باحیسێکی تورکی ئەگەر توێژەرێکی تورکی بێوێ لێکۆڵینەوە بکە لە مێژووی عوسمانیەکان لەبەرەوەی کە ئاگاداری بڵین زمان و زمانی عوسمانی نییە و ئاگاداری پیتە عەرەبیەکان نییە ناتوانێت سوود لەو مێژووە وەرگێ ینی بە ملیۆنەها کتێب و دیکۆمنت هەیە لە ئەرشیفی عوسمانیە تورکەکان ناتوان سوودی لێ وەرگرن. ئەمانەی ئێمەش بەداخەوە ینی من نامەوێت ناوی هەندێک کەس بهێنم و هەندێک باسی کەناڵ ناکەم و باسی ئەوانەش ناکەم کە لە تاریخە ئەم هەوڵەیان داوە بەڵام بەڕاستی هەرچەنە ینی ئیدعای کوردایەتیان کردووە بەڵام بەڕاستی کەوتونەتە ژێر کاریگەری بۆ چوونەکەی مستەفا کەمال و لەوەوە یعنی ئەم هینەیان بۆ هاتووە ئەم عازیان بۆ نەکەم عازا ینی ئەم جۆرە بیرکردنەوەیان بۆ گەڵاڵە بووە کە ئەمانی جووا بیر بکەنەوە بیانەوێ بە حساب کورد لە مێژووی ئیسلامەتی دارنن و ڕووی بکەنە خۆرئاوا. جا نایرۆخ قسەیەکی جوانی هەیە ئەڵێ مستەفا کەمال وای بیرە کردەوە بەلابردنی عەمامەی تورکی و لەسەرکردنی کلێتەی ئەوروپی ئینسانی تورکیا ئەگۆڕێ کە ینی لەوا سەرکەوتوو نەبوو بۆ چونکە ئەوەی کە ئینسان ئەگۆڕێ ئەو مێشکەیە کە لەژێر ئەمامە و لەژێر کلێتەکایە کە شکڵێکی بەخۆی گرتووە کە ئەستەمە ینی وەکەڵێ کەسانی وەکو ئەتاتۆرک بتوانن بە ئاسانی بگۆڕن. زۆر بە کورتی لەبەروی دەرفەتمان نەماوە بە شەخسانەکردن ئێستا بە شەخسانەکردنی میدیا لە هەرێمی کوردستاندا هەیە لە پێگەی پیجێکی فەیسبووکەوە بیگرە هەتا ئەوەی کە دەچێتە ناو میدیاوە تا ناو تەلەڤیزیۆنێکی زەبەلاح و گەورەوە کە بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکرێت. ئەم بە شەخسانەکردنە چه زیانێک بەر کۆمەڵگەی کوردی دەدا بەر کەلتور بەر فەرهەنگ بەر سیاسەتی کوردی دەدات؟ ئەگەر شخصانەکردن مەبەست ئەوە بێ مەسەلەن وەکەڵێ میدیایەک هی حیزبێک بێ یا هی لایەن لەناو حیزبەکەش هی شخصێکە زۆر هی شخصێک بێ ئەمە کارێکی زۆر خراپە. ئەمە ئاکامەکانی ئێستا دەرکەوتون و لە داهاتوو ئاکامی خراپتریشی ئەبێ ئاکامی کاریسی تریشی ئەبێ ئەمە زۆر خراپە. وەکوتم مەسەلەن وڵاتێکی وەکو بەریتانیا شانازیەکە بەوەی کە BBC هەیە وڵاتێکی وەکو ئەمریکا شانازیەکە بەوەی کە CNN هەیە بەس ئێمە یعنی 50-60 کەناڵ کوردیمان هەیە بەڕاستی ناتوانین شانازی بکەین بەوەی کە کەناڵێکی نیشتیمانیمان هەبێ لەبەرچی لەبەرەوەی کە ئەم ئەوەی کە پەخشی ئەکا بەڕاستی بەرژەوەندێ باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری لە بەرچاو گرت بێ بەداخەوە ینی ئەوە ئاکامە خراپەکەیەتی کە ئەی بینین یعنی کە خەڵک دڵی خۆش نییە بەو هەموو کەناڵی کە هەیە لەبەرچی لەبەرەوەی ئەوە پەخشناکە کە بە قازانجی مناڵەکانی بێ بە قازانجی کۆمەڵگەکەی بێ و قازانجی کوردەواری بێت. زۆر باشە شوان محەممەد زۆر بەڕێز سوپاس بۆی کە میوانی بەرنامەکەمەوەی سپاس بۆ زانیارەکان زۆر سپاس. ئایزان بەرنامەم جارەمان نیوان خوازین سەرجەم بڕگە بابەتەکانی جێگەی سوود و ڕەزامەندی ئەو بێت تا بەرنامەی کە پێتان شا دەبینەوە هیوادارین تەندروستێکی باشتانە بێت. خواتان لەگەڵ زۆر سپاس.